سیاسەتێکی کللتوری بەهێزمانیە لە هەرێمی کوردستان کە گرنگی دابێ بە هەموو بوارەکانی گەشەسەندنی هونەر لە ڕووی تەنمیا، لە ڕووی گەشەپێدان، لە ڕووی پێشکەوتنی ئەمڕۆ بە دنیای دەرەوە، بە دنیای تەکنەلۆژیا. دوو، هەبوونی ئەو هەموو تەکنەلۆژیا و ئەنتەرنێت و وێبسایت و زۆر بە ئاساندی دەتوانیت تۆ فیلمێک لە مۆبایلەکەی خۆتەوە یا لە لاپتۆپەکەی خۆتەوە یان لە شاشەی تەلەڤیزۆنەکەی خۆتەوە بە ئاساندی و بە کەمترین نرخ بێتە ماڵەکەت و بیبینی. یعنی ئەو کاتێ ڕەنگە تو پێویستیت بەوە نەبێت بڕۆیە هۆڵش سینەمایی. ئیستعدادمان هەیە ڕۆژانە کۆمەڵێک ئەو بودجەیەکە هەمانە تەرخانی کەین لە بۆ کاری تەرفیهی، بەڵام ئیستعدادمان نییە لە بۆ کاری هیزری بەکاری بینین. من هەمیشە وا دەڵێم، یعنی بۆیە کەشوهەوا، ڕوودانی ئەو کەشوهەوایی کە ئێستا نەک تەنها ئێرە گرتیتەوە بەڵکو هەموو وڵاتانی گرتیتەوە، من پێم وایە تەنها لە بوارەکانی سینەمادا نییە، بەڵکو لە بواری هەموو هونەرە جدیەکانە. ئەمە پێویستیمان بە دیراسەتێکە، پێویستیمان بە دیراسەتێکی ئەکادیمی و ئیستیبیانێکە، بزانین لە دوو سەبەبەکان بڕۆین و بەشێک لە پلانی ذاتی خۆمان ڕۆشنبیری خۆمان تەرخانکەین لە بۆ بودجەیەک تەرخانکەین لە بۆ ئەو کاروبارانەی کە پێی دەگوترێت ڕۆشنبیری هیزری. هەموو دەستگا هونەریەکان، دەستگا ئاکادیمیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری و سەنتەرە ڕۆشنبیریەکان، گروپ و تیپ و ناوە هونەریەکان ئەمانە ڕۆڵیان هەیە بێگومان. بەڵام لە ئێستادا ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو قەیرانێکدا بێ، ئەمە سەبەبێکە. بەڵام سەبارەت بە خوێندنی ئەکادیمی لە بواری سینەما، ئەکادیمی هونەرە جوانەکان، مەبەستم کۆلیژی هونەرە جوانەکانە سەر بە زانکۆکانی هەرێمی کوردستان، پەیمانگاکان ئەوانە ڕۆڵیان هەیە لە ڕۆشنکردنەوە و گەشەپێدانی پێشبەچوونی هونەر و هەروەها مارکێتینگی هونەر لە هەرێمی کوردستان. تەمەنی سینەما 22 ساڵە لە کوردستان. لەو 22 ساڵەیە سینەما بە کۆمەڵە قۆناغدا ڕۆیشتە. یەکەمین شتەوەی کە ئێمە قسەی لەسەر بکەین، دەبینی سینەماشی هەژارمان هەیە لە ڕووی تەکنیکەوە، لە ڕووی سیناریۆوە، لە هەموو مەجاڵاتەکان. کات و بیدایەتی هەر شتێک دروست دەکەی ئەکید بە هەژاری دروستی دەکەی. بەڵام لەو قۆناغی ئێستا حاڵیان بەو شێوە خراپە نین، بەڵام بەو شێوە زۆر باشەش نین. لە ڕابردوو لە هەولێر چ لە کوردستان بینەرێکی زۆر باشە بووە بۆ هۆڵی سینەما، بەڵام بە قۆناغ بووە. بنمونە ساڵی هەفتایەکان سینەمای سەیفی هەبووە، جگە لەو هۆڵەکانی سینەمای سەیفیش هەبووە، شەوانە خێزان ڕۆیشتونە، شوێنە خێزانی تایبەت هەبووە بۆ سینەما. بەڵام دەبینی قۆناغەکان هاتنە پێشتر، لە تا ساڵی هەشتایەکانش بینەری زۆر زۆر باشە بوو بۆ سینەما. بەڵام لە ساڵی 90ەکان تا نزیک 2000ەکان بەڕاستی من بە قۆناغێکی ڕەشی دەبینم کە بۆ هۆکاری تۆرانی بینەر لە هۆڵەکانی سینەما، لە فیلمی سینەما. ئەوەش کە بەداخەوە زۆر زۆر بەداخەوە لەو قۆناغەدا سانسۆرێکی زۆرتون نەبوو لەسەر هۆڵەکانی سینەما، و سینەماش لەلایەن کۆمەڵێک خەڵکی سەرمایەدار بەکاردەهاتن، وەکو لایەنی بزنس بەکاردێنا و زروفەکەشیان استقلال کردبوو بۆ خۆیان لەو قۆناغەیە. فیلمی زاید 18 و زاید 16 و ئەو جۆرە فیلمانەیان نمایش دەکرد، وایان کرد کە خێزان بتۆرێ، وایان کرد کە بە شێوەیەکی گشتی خەڵک لە هۆڵەکانی سینەما بتۆرێت. لە ئێستادا بین ئەو قۆناغی ساڵی 2000 و لە بۆ ئێستا قسە بکەین، ئێستا جارێکی تر ئەو سیقەیە گەڕایتەوە، ئەو متمانەیە گەڕایتەوە، بەڵام هەر وەکو پێویست نییە، چونکە وەهمێک دروست بووە لە لای خەڵکی ئێمە. هەتا ئەو وەهمەیە دەڕەویتەوە کاتی دەوێت. ئەوەش چۆن دەکرێت؟ ئەوە ئەرچی ئێمەیە، وەکو حکوومەت، وەکو هونەرمەند، وەکو فیلمساز، وەکو سینەماکار. نزیکەی 200 فیلممان هەیە. فیلمەکان هەمووی فیلمی خێزانین، هەموو فیلمی نیشتیمانین، هەموو فیلمی مێژووین، زۆربەی فیلمی دوکومنتارین لەسەر ئەحداس و ڕووداوەکانی ڕۆژانە و ساڵانە کە ڕوویداوە لە ڕابردوو. لە ئێستاش دنیایەک سیناریۆمان لەلایە، هی هونەرمەندی چاک، هی خەڵکی چاک، هی کەسی بەتوانە کە بیکەنە فیلم. بەڵام دیسان داخشترمان هەیە کە لە لایەنە ئابوووریەکە بۆ تا کەڵەپچەیەک بەدەستمانەوە، نازانم چۆن ئەو دەرگایە بکەینەوە.